خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان فستیڤاڵی ئەسپ سواری بەڕێواچێ لە شاری سلێمانی. ئەم فستیڤاڵە بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ ئەوەی کە فستیڤاڵێک بەڕێواچێ خانەیەکی تایبەتیش بە ئەسپ سواری ئەکرێتەوە لە شاری سلێمانی. ئەمە جێگەی دڵخۆشیە کە شوێنێکیان بۆ دابین کردو ئەم شوێنە بە کۆمەڵی تایبەتمەندی و کە دوجار میوانەکەمان بۆمان ڕووناکاتەوە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە چالاکیەکان لەم خانەیە بەردەوامە بێت و ئێماڵین ئەسپ سواری بەس تەنها بۆ پیاوان نییە لەم خانەیە هەوڵیان ناوکە ڕاهێنەری ژنیش دانێن ئەگەر هەر خانمێک ئارەزومەندی ئەسپ سواری هەیە ئەتوانێت بەبێ جیاوازی پیاوان و ژنان بچن لەوێ ئەسپ سواری بکەن و کۆمەڵە شوێنی تایبەتریشان کردوێتەوە بۆی کە بتوانن زیاتر خزمەتی هاوڵاتیانی پێ بکەن. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر فستیڤاڵەکەکەین کەی بەڕێواچێ و چیان ئامادەکرۆ بۆ چالاکیەکان و لە هەمان کاتیشە ئەم خانەیە لە دەستپێکی یەکەم ساڵی فستیڤاڵەکەیانە کاکرێتەوە پرۆژەیان چییە ئامانجیان چییە و ئەو کەسانی کە لەوێ هەوڵی ئەسپ سواریێن بۆچی ئەیکەن. ئەمە پرسیارێکی سەرەکیە ئەمیش بە میوانداری زۆر بەڕێز کاگڕەهەند ئازاد کەریم وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵی ئەسپ سواری لە سلێمانی. ئەم فستیڤاڵش بێگومان بە سەرپەرشتیاری یەکێتی ئەسپ سوارانی عێراق و لقی سلێمانی فستیڤاڵەکە بەڕێواچێ. کاگڕەهەند زۆر بەخێر بیت. سەرکۆ بە سپۆنسەری دەستگای میدیای کوردستان بێگومان دەستچاویش خۆش بێ عزیز زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. زۆر سپاس. کاگڕان پێمان بڵێ ئەم فستیڤاڵە لەکەوە ئامادەکاریتان بۆ کردووە و لەگەڵ فستیڤاڵەکەشە دەستپێکی کردنەوەی خانەیەکی تایبەتە بە ئەسپ سواری پێمان خۆشە باسەوە. تقریبا ماوەی مانگ بۆ مانگ و نیوەگە بێ ئێمە خەریکی ئەم فستیڤاڵین و باڵبەت وەکو وتێ بە یاریدەدەری یەکێتی ئەسپ سواری عێراق لقی سلێمانی و بە سپۆنسەری کۆمپانیای مۆرتەر ئەکری ئەم فستیڤاڵە کە لە 15 و 16 و حەڤەی پێنجی 2025 کە ئەم ساڵەکە ڕۆژانی پێنجشەمە و جومعە و شەمە بەردەوامە بە فستیڤاڵەکە لە چەند چالاکیەک پێک هاتووە فستیڤاڵی ئەسپ سواری و تعلیمکردنی ئەسپی کوردی بە تایبەتی لەگەڵ چەند چالاکیەکی تری هونەری کوردەواری و فۆلکلۆری کوردیە لەگەڵ چەند تیپێکی مۆسیقا و هەڵپەرژەیە. لەگەڵەوەشدا چەند برندێکی دیاری شاری سلێمانی کە شوێنمان بۆ ئامادە کردوون تیا بەشداریەکەن و لەگەڵمانە بەردەوامە بن. کاتە لە سبینەوە دەست پێەکە. بەڵێ سبینەی دەست پێەکە. باشە. ساڵانی پێشوو هەبووە فستیڤاڵی ئەسپ سواری ئەمە کە ئەم ساڵ بەڕێواچێت ئیشەڵڵا سبینێ دەست پێەکە شتێکی جیاوازی تیا کراوە لە چاو ساڵانە. بەڵێ پێشتر فستیڤاڵی زۆر کراوی ئەسپ سواری بەڵام ئەوەی کێوی فستیڤاڵەکە ئێمە جیاکاتەوە لەگەڵ ئەوانە ئێمە ساحەکەم ئاکادیمیە دوو ساحەی زۆر باشمان هەیە و مەجالێکی زۆر باشمان هەیە بۆ ئەسپەکان کە ئەتوانن تیای عەرزی خۆی بکەن و هەروەها پێشتر فستیڤاڵ کرابێ بەم شێوە تێر و تەسەلەن نەکراوە کە تۆ چالاکی هەڵپەرشێ و فۆلکلۆری کوردی تیا بکەیت و ستێجێکی باش بێنیت و ستافێکی باش خەریکی بێت لەگەڵ کۆشک و براند و خواردن و شیرینی و ساردەمەنی ئەو بابەتانە لەگەڵ یابێ. ئەم ساڵ و هەڵێکی جدیمان ناو ئەو هەڵانەی کە پێشتر کراوە لەم فستیڤاڵیان نەکرێتوانێ. بەڵێ لەگەڵەوە شابینمانە چێ شوێنی تایبەتمان بۆ خێزانداناوە کە ئەتوان لەگەڵمانە بەشدار و شوێنی تایبەتیان هەیە. زۆر باشە کاگڕاند ئێوە کۆم فستیڤاڵە وتیشمان خانەیەکی تایبەتەکانەوە بۆ کردنەوەی ئەم خانەیە ئامادەکاریتان کردووە کە تیمێکی باشە بێ لەوەی کە ئەم تیمە کۆمەڵی ڕاهێنەری تیاابێ بە خۆشحاڵی شۆ باس کرد کە ڕاهێنەری ژنانیش هەیە کە ئەوان ژەگەرا زمان بوون ئەم تیمەتان چۆن دروست کرد؟ ڕاستەکەی بیرمان لەوە کردوانێ چۆن وەکو ئاگادارن ماوەی چەند ساڵێکە ئەسپ سواری بۆتە خولەی گەنجان ئێمە شویستوانە پەرە بە و خولەی گەنجانە بین و یارمەتیان بین بۆیە بیرمان لەوە کردەوە کە خانمێک بێنین بۆ خانمانەی کە خولەی ئەسپ سواریانێ و حەزەکەن فێری ئەسپ سواری بە تایبەتی ڕاهێنانیان پێ بکە بە شێوەیەکی ئەکادیمی و لە ساحەیەکی ئەکادیمیە لەناو پەرژینە. ئەمە شوێنەکەتانە دیمەنەکان کە بینین بەیەکەوە؟ بەڵێ بەڵێ و ئامادەکاریە بۆ فستیڤاڵەکە کۆشەکانمانە کە ئامادەکاریەکەین بۆی و ئیشەڵڵا ئەوەی نەماوە و شتەکان هەمووی حازرە بۆ سپین. ئەمانە هەمووی ئەمێنێتەوە دوایان فستیڤاڵەژ ئیترەوە شوێنە بێ بە خانەیەکی ئەسپ سواری. خانی ئەسپ سوارێکمان بەڵێ ئەمێنێتەوانێ و ئەتر بەڕووی فێرخوازانە هیچ کەس بێتوانێ بێت چی بۆ فێربوونی ئەسپ سواری بێ یان بۆ ئەسپ دەرکردن. ئەمە ساحەکە بوو کە باست کرد؟ بەڵێ ئەوە دوو ساحەکەمانە کە دروستمان کردووە ساحەیەکمان تایبەتە بە فستیڤاڵ لە دوایان فستیڤاڵ هەچ کەسێ بێ فستیڤاڵی ئەسپ سواری بکە ئێمە ساحەکەمان ئامادەی و حازرە توانێ حەجز بکات و بۆ ئەسپ سواری. ساحەکەی تریشمان ئەوە ساحە گەورەکەمانە کە ئەکادیمیە و ساحەیەمان بۆ جۆمپینی ئەسپ و تعلیمکردنی ئەسپ و هەروەها فێربوونی خەڵک بۆ ئەسپ سواری. ئەو
هلا يعني كأم بعض الصحة كباسط كرم جورب هاني كأكاديمية بو فيربوني أسب سواري وتاج تايبت من ديكي أبيها بيت يعني شيت يا بيت ضرورتريش أول مسبية كساحەیەکی ئەکادمی پێویستە ئەو لە مەسپێی تیابێت و بۆی بێنرێ بەڵێ و مەساحەکەیەتی مەساحەی بڵێن گۆڕەپانەکە کە چەنە بێ قیاسەکەی و چۆن بێت و هەروەها بەرزی ئەو ئاستانی کاتەمە یاساییەم بەڵێ ئەکادمی وێ بەش ئێستا بۆ نونەکە ئێمە گۆڕەپانە بینین حەزەکەین لە دەرەوە وەکو بینە سێرکەین ینی زۆر خێزان حەزەکە خەڵکێ هەوڵتان ناوکە چواردەوری ئەم گۆڕەپانە شوێن داباتەکە بیرمان لەوە کردوێتەوانێ بەڕاستی کە بۆ نمونە کەسێکە مناڵەکەیەتی یە بۆ ئەسپ سواری شوێنمان دامین کردووە بووین کە دانیشێ چایە قاوەیە شتێ لەو بابەتە ساردەمەنیە بخۆتەوە بە دیاری و خەمیلەی نەبێ بە دیاریەوە بێت و وەروها تەنانەت بۆ مناڵانی جۆلانی شتمان داناوە لە چواردەوری ساحەکە کە یاری خۆیان بکەن و تر بام و شێوازێ مرتاح بن لەو شوێنەیە مناڵانەگەر حەزکە نەتوانن فێری ئەسپ سواری بن بەتاشی ئەتوانن ئێمە مامۆستای بە ئەزمون و ئەکادمیمان هەیە توانن کە مناڵان فێری ئەسپ سواریش بکەن باشە خولەکانتان لە دوای ئەم فستیڤاڵەوە ئێوە ڕایەکەیەنەکەی تر خولی تایبەت بکەنەوە هەر کەسێک زاکە گوێبیستی ئێمە بێ و گۆڕەپانە ببینێ و حەزی باس سواری بێ بێگومانەوە زانیاری هەبێ لەسەر ئەوە خولەکەنەوە بۆی کەی تر خەڵک توانێت بەتاشی دێمە لە دوای فستیڤاڵەکەەوە کە ئفتیتاحی یانەکەمان کرد یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە ئفتیتاحی یانەکەمانە لە دوای ئەوانەیە ئێمە ڕێنمایەکان دانین کە چۆن بتوانێن کەسانێ بیانە فێری ئەسپ سواری بن و شتەکان هەمووی بڵاوەکەینەوەنە جا ئەسپ سواری چەند ئارام بەخشە سەرکۆ چەندێک بۆ هەندێک لە منداڵان کە خاوەن پێداویستی تایبەتن لەڕووی مێشکۆ گەشەی مێشکۆ بۆ نمونە منداڵانی ئۆتیزمەمانە ئەتوانێت باش بکە بەڕێز دوعدەدا ئینشەڵڵا لە دوای سەرقاڵەکان کە تۆزە کەم بووە بۆ ئەو منداڵان بتوانن خۆیان بۆ بکەنە بەرنامە و ئینشەڵڵا شتێکی جوانیان بۆ بکەن ئەم شوێنە جوانە کەوتە کوێ سلێمانیۆ کاک ڕاهەن ئەکەوێتە نزیک شاری ئەوینەوانێ ئەگە ناونیشانێکیاوە دقیق بی بە بینەرانیمە بتوانن بەرگەنەوێ بەڵێ تقریبان بڵێن ئەتوانین بڵێن 5 دقە لە فامیلیمۆڵەوە دوورە سایدی بەرامبەر فامیلیمۆن باشە 5 دقە ئاڕۆی تو لەسەر جادەکەەوە ساحەشتەکەمان گەورەی لە خوابەزیاوێ لەسەر جادەکە زۆر جوان دەرەکەوێت بەڵێ زۆر باشە لە ڕووی ئەسپەکانەوە چێ ئەسپەکانتان بۆ دابینەکە یان خۆتان هەوڵێن کە سپۆنسەرێ بدۆزنەوە چکە ئەو ئەسمانە خزمەتیەوێ ئەو ئەسمانە کەسی تایبەتیەوێ ئەمانش پێویستی بۆ یەکەی و شوێنی چاواتان کردوێتەوە بێگومان مەسرەفیەوێت ئێوە چێ پشتگیریتانەکان بۆم بابەتانە کۆمپانیای مۆرچال و یەکێتی ئەسپ سواری عێراق لەقی سلێمانیە پژیرێکی زۆر چاویکردین و زۆر یارمەتی یاوین بە نسبەت ئەسپەکانی شوێمەکەی ناومانە ئەسپی چاک و ڕەسەنی کوردی بەداخەوانێ نسبەیەکی کەم لە ناو کوردستانەیە بەڵام لەو دیوانە لە ئێران و ئەو بابەتانەی زۆر لێ و ئەسپی چاکی تایە لێوێمە هەڵمانیا و ئەسپەکانمان بینین کەسێکی تایبەت و شارەزە ئەسپەکان یەکێک بۆ هەڵبژاردوین و هێنامانەتە خانەکەی خۆمانەوانە باش بۆ نمونە دوایەوەی شەڵات کار و چالاکیەکان تایبەت بە دەستپێکردنی فستیڤاڵەکە تاو بوو تر خولەکان دەستی بکەن من وەکو فێرخوازێک ئەبێت چی لەگەڵ خۆم بهێنم ئەس لە ئێوە چیتر پێویستەکە بوون من لەگەڵ خۆما بیهێنم فێ سواریکی بەس خۆ بێ هیچ پێویست ئێمە هەموو شتێکمان دابین کرد هەموو شتێکمان دابین کرد ئێمە کڵاو و دەستکێش و کێترە و ئەو شتانی پێداویستی کە ئەسپ سوارین هەموو شتێکمان دابین کردووە بەڵێ ئاین پێویست ناکە هیچ شتێک بینی لەگەڵ خۆتایان کەسە بێ فێری ئەسپ سواری بێ ئازێتیەوە بکەشت بێ لەگەڵ باشە وتی ئەمە سێ ڕۆژە خەیانێ بەیانی دەستپێکەکەتان بە چیە بێ دوو بەیانی چیە بێ سێ بەیانی چالاکیەکانتان چۆن دابش کردووە ئیشەڵا سبەینێ کە پێنجشەمەکە 15 لە سعات 3 پاش نیوەڕۆ دەست پێکە تاکو نوێشەوە فستیڤاڵەکە چالاکیەکەمان بۆ دەست پێکە بڵێن گروپێکی هەڵپارکی جوانمان هێناوە شتێکی کوردی هەڵپارکێکی کوردی جوانمان بۆکەن بە گۆرانێکی ستێجی تایبەتمان هێناوە بە هەڵپارکێکی کوردی جوان دەست پێکەین لە دوای ئەوانەیە ئەسپەکان دەسەکەن بە تعلیمی خۆیان و بێژەری تایبەتمان هەیە کە ئەسپەکانیانە ناو و تعلیمی خۆیانەکەن و باسی ئەسپەکانەکات و بە سەریانە هەڵەیات و تر لە دوایەوە ناوبڕی تێکەین بۆ گۆرانی وتن و نمایشی ئەسپیشتان هەیە؟ بەڵێ نمایشی ئەسپە نمایشی ئەسپەکرێ باشە باست کردێکێ لە گۆڕەپانەکان هەر تایبەتە بە فستیڤاڵ واتە بۆ ساڵانی داهاتوش ئەکرێت کە کەڵکی لێ ببینرێ ئایا ئەکرێت لەم گۆڕەپانە بۆ نمونە هەندێک
شتی تایبەت هەیە دایەنن بۆ پێشبڕکێ ئەسپەکان بۆ بازدان و ئەمانە ئالۆشتانی تیادابین بکەن بۆی کە دواتری شەڵا بیکەن بە پرۆژێک هەر لە سلێمانی بیکەن بە شوێنێ پێشبڕکەی ساڵانەی ئەسپسواری با بەهێنێتە سلێمانی لە ساحەی فستیڤالەکە ئەوە دانان ڕاستەکەی جارێ بەڵام بۆ ساحە ئەکادیمیەکەی خۆمان کاڵێن هەوڵیۆمان ناوە کە ئێمە بتوانین جەمپینی ئەسبێکە ڕاستەکەی تا ئێستا من خۆم نەبینیوە لە سلێمانیە بگرە لەوەی لە کوردستانیشە مامۆستایەکی تایبەت هەیە بۆ جەمپین و ساحەیەکی تایبەتی وا گەورە و ئەکادیمان هەیە بۆ جەمپینی ئەسب بۆ بابەتانە ئەو گۆڕەپانەکەی گەورەتر بێ بەڵێ گۆڕەپانەکەی ترمان گەورەترە و تایبەتە بۆ بابەتانە ئەتوانین هەموو جۆرنمایشێکی تیا بکرێت ئیشەڵا بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانن ئەم فستیڤالە دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە خەڵک ئاشناکەن بۆ شوێنە ئیشەڵای مەش ئاماژمانەوە ئەوانەی کە حەزیان لە سوواریشە سەردانی ئێوە بکەن ئەگەر شتێکت مابێ لە کۆتاییە وە لێرەوە جارێکی تر بەبینەرەکانمان بڵێ کە بەیانی گوتی کاژمێر سێلێ ئامادە بین بەڵێ ئیشەڵا 15 16 5 و 5 کە لە سپێنەوە دەست پێەکە فستیڤالەکەمان پێشەم و جمعە و شەماکە ئیشەڵا گەورەترین فستیڤاڵی ئەسب سوواریە بێ لە شاری سلێمانی و لە یانەی گۆڵدن هۆڤ نزیک ئەوینستی بە سپۆنسەری کۆمپانیای مۆرتەرەوانێ و یەکێتی ئەسب سواری عێراقلقی سلێمانی و بەڕێواچێ چەند چالاکیەکی جوان و فۆلکلۆری کوردی لەخۆگرێت و هاتن بۆ هەمووان و بێ بەرامبەرە جێگایەکی زۆر باشمان لەبەر دەستایە هەموو کەسێ توانێت بەشداری کات و پێمان خۆشە بێ لەگەڵمانابن کورساتیش بەتاشید کورساتیش لەگەڵمانە زۆر سپاسیانەکەین عزێتیان کێشاوە زۆر لەگەڵمانەبوون و یاری دەدەربوون دەستان خۆش چاوەکەمی لە شێوەش ساغ بێ چاوەکەم